شەڕی ماڵوێرانکەری ئوکراین شەڕێکی دژ بە خەڵک و مەحکومە. لە هێرشی ئەرتەشی رووسیا ئەم بۆ سەر ئوکراین لە ڕێکەوتی 24 فێڤریەی 2022 بەرابەر لەگەڵ 5 ڕەشەمە 4 ڕۆژ تێدەپەڕێت. بە پێی دوایین گۆڕانکاریەکان دەستگای سیاسی هەردوولایەن خوازیاری وتوێژ لە مینسک پێتەختی بێلاروس بوون. ئەوەی کە دەوڵەتی رووسیا لەم قۆناغەدا بەدوایەتی ئەوەیە کە نوێنەرانی ئوکراین ناچار بکات تا ڕای بگێنن وڵاتەکەیان بە ناتۆ پەیوەست نابێت. هێرشی ئەرتەشی رووسیا دوای ئەوە دەستی پێکرد کە پەیمانی نظامی ناتۆ نەخشەی قەدیمی وەرگرتنی ئوکراینی وەک 31مین ئەندامی خۆی خستە دەستوری کارەوە. لە ڕوانگەی هەیئەتی دەسەڵاتداری رووسیەوە کردەوەی ناتۆ گرێبەستە پێشۆکانی سەبارەت بە وەرنەگرتنی ئوکراین پێشێل کردووە و ئەمنیەتی رووسیەی دەخستە مەترسیەوە. کردەوەی ناتۆ لە درێژەی سیاسەتی حرەکەت بەرەو ڕۆژهەڵاتدایە و لە دەسامبری 1991ەوە دوای ڕووخانی ئیتحادی جەماهیری شوڕەوی کەوتە دەستوری کارەوە و بێجگەل لە ئوکراین و بێلاروس باقی وڵاتانی ئوروپای ڕۆژهەڵات بوون بە ئەندامی ناتۆ. دەوڵەتی رووسیا بە لە هێرشی ئەم دواییانەی هەوڵیدا تا لە ڕێگەی دیپلۆماتیکەوە سەرانی ئامریکا و ناتۆ ڕازی بکاتە لە هەوڵ بۆ وەرگرتنی ئوکراین وەک ئەندامی ناتۆ دەست هەڵگرن. ئەوان بە ڕەتکردنەوەی داواکاری رووسیا بیانووی هێرشیاندایە دەستی ئەم دەوڵەتە. دەوڵەتی رووسیا لە دەورەی پێشوودا بەهۆی پێگە و هەڵوێستەکانی و هەروەها زۆربێژی سەرانی ئامریکا و ناتۆ تا ئاستێک هاودەردی خەڵکی ئاشتیخوازی دنیای بەرەو خۆی ڕاکێشا بوو. سەرانی هەندێک لە وڵاتانی ئوروپای ڕۆژاوا لەوانە ئیتالیا، ئۆتریش و فەڕەنسەش خوازیاری بەڕەسمی ناسینی نیگەرانی ئەمنیەتی ناتۆ بوون. دەوڵەتی ئەڵمانیش لە هاوڕێیەتی کامل لەگەڵ سەرانی ئامریکا خۆی بوارد. دەوڵەتی رووسیا دەیتوانی بە پشتیوانی بیرۆڕای گشتی و بە کەڵک وەرگرتن لە ناکۆکی نێوان هەندێک لە وڵاتانی ئوروپایی لە ڕێگەی دیپلۆماتیکەوە پاشەکشە بە شەڕەنگیزانی ناو ناتۆ بکات. بەڵام دار و دەستەی پوتین بە پشتیوانی ئۆلگاریشی گەندەڵی ماڵی رووسیا پێویستی بە زەربەیەکی نظامی لێبراوانە لە هاوپەیمانی دەوڵەتانی ڕۆژاوا لە ئوکراین بوو تا لەم ڕێگەیەوە هاوسەنگێکی باشتری هێز بە قازانجی خۆی سەقامگیر بکات. ئەوان سەرەتا سربەخۆیی دوو ئیالەتی دۆنێتسک و لوهانسکیان لە ڕۆژهەڵاتی ئوکراین بەڕەسمی ناسی و بەم بیانەوە هێرشی نظامی بەناو پارێزەری ئاشتیان بەو ناوچەیە ناردوو سەرنجام هێرشی نظامیان بۆ سەرگشت ئوکراین دەست پێ کرد. دەوڵەتی رووسیا بەم جۆرە دەسەڵاتی نظامی و ئیرادەی شەڕەنگیزانەی خۆی بە ڕەقیبەکانی نیشاندا. ئەم بابەتە مەحکومیەتی هێرشی رووسیای لەلایەن ویژدانی بەخەبەر هاتوو نەفرەت لە سەرانی ئەم وڵاتەی لێکەوتووە. ڕووداوەکانی پەیوەندیدار بە ئوکراین نیشانیدا کە دەوڵەتانی دەسەڵاتدار لە وڵاتانی ژێردەسەڵاتی سیستمی سەرمایەداری لێواولێو لە دووڕووی و ڕیاکارین. دەوڵەتی چین بە خاتری ئەم بارودۆخەی ئوکراین شادمانە چونکە بەکردەوە دەوڵەتانی ئامریکا و هاوپەیمانانی ئوروپایی سەرقاڵ و شەرمەزار کردووە. بەم حاڵەوە دەوڵەتی چین بەبێ تەییدی سربەخۆیی ئیالەتەکانی دۆنێتسک و لوهانسک خوازیاری چارەسەری کێشەکان لە ڕێگەی دیپلۆماتیکەوە بووە. دەوڵەتی دەستی ڕاستی دەسەڵاتدار لە هێندیش سەرڕای پشتیوانی کردەوەی لە ڕۆژاوا بەڕەسمی لە مەحکومکردنی هێرشی رووسیا بۆ سەر ئوکراین خۆی بوارد و خوازیاری چارەسەرکردنی ناکۆکیەکان لە ڕێگەی دیپلۆماتیکەوە بوو. سەرانی تایوان کە خۆیان لە پەیوەند لەگەڵ دەسەڵاتدارانی چین لە بواری ئەمنیەتیەوە لە پێگەیەکی لاوازتردان هێرش بۆ سەر ئوکراینیان بە توندی محکوم کرد و هەندێک گەمارۆیان دژ بە رووسیا ڕاگەیاند. زۆربەی دەوڵەتانی عەرەبی لەوانە ئیماراتی یەکگرتووی عەرەبی کە ئەندامی غەیرەدائیمی ڕێکخراوی ئەمنیەتە لە کۆبوونەوەی شوڕای ئەمنیەتدا هەروەک نوێنەرانی چین و هەند بە بڕیارنامەی ئامریکا بەم ڕێکخراوە و بۆ محکومکردنی رووسیا دەنگی بێلایەنیاندا. شایانی باسەکە بەشار ئەسەد سەرۆکۆماری سووریە و ڕئیسی جەلادی 67 هێرشی نظامی دەوڵەتی رووسیایان بۆ سەر ئوکراین تەئید کرد. هەروەک چاوەڕوان دەکرات دووکەڵی ئاگری ئەم شەڕە چۆتە ناوچاوی خەڵکو و چالاکانی سیاسی نەیاری ڕژیمەکانی ئوکراین و رووسیا. هەتا ئێستا سەدان هەزار کەس لە خەڵکی ئوکراین ئاوارە بوونە و بە میلیۆن کەس لە پەناگاکاندان و ترسی مەرگ و برسێتی بەرۆکی گرتوون. لە رووسیا لە جەریانی خۆپیشاندانەکانی دژ بە شەڕ تا ڕێکەوتی 25 فێڤریە 1600 کەس دەست بەسەر کراون. پرژوبڵاوی ئێستای ناودەسەڵاتدارانی بورژوایی لە ناو هێزە چەپەکانیشدا دەبیندرێت. هەندێک لەم هێزانە هێرشی رووسیا بە تەئیدی ئەم ڕوانگەی ڕێکخراوەکەی خۆیان دەزانن کە دەوڵەتانی بورژوایی قەیران لێدرا و سەرنجام شەڕی جیهانی هەڵدەگیرسێن.
هەندێکش لە ڕوانگەی بەرژەوەندەکانی سەرمایە و بوونی چەکی بەرینی کوشتاری بە کۆمەڵ دەستپێکی شەڕی جیهانی لەلایەن ئەم دەوڵەتانەوە بە ناممکن دەزانن. بێگومان ئامانج و بیانووی دوولایەن هەرچیەک بێت ئەو شەڕە ماڵوێرانکەرەی کە ئێستا لە ئوکراین لە ئارادایە لە ڕوانگەی بەرژەوەندی خەڵکی وڵاتانی ڕووسیا و ئوکراینەوە شەڕێکی دژ بە خەڵکو و مەحکومە.